سڵاتانی بێ بکاتتان باش بەرنامەی ڕۆماڵی هەفتەتان پێشکەش دەکەم لە پاش کۆبوونەوەکانی شاندی عرا لەگەڵ خەزیانەوە بەرپرسانی ئەمریکا ئاماژە و چاوەڕوانەکان بۆ بوون کە نرخی دینار بەرامبەر بە دۆلار جێگیر بکە لایانی کەم ئەو پشێوەی کە لە بازاڕی ئاڵوگۆڕی دراودا دروست بووە تا ڕادەیەک جێگیری بە خۆ ببینێت هەرچەندە هەردوو لە ڕاگەندێکی هاوبەشدا باسن لەو ڕێکار و ڕێنمایانە کرد کە دەبێ عراق لە قۆناغی داهاتوودا جێبەجێکا بوو ئەوەی کە نرخی دینا بەرامبەر بە دۆلار هاوسەنگی باخۆ ببینێت پرسیارەکە ئەوەیە ئایا عراق بەم حاڵی ئێستای دەتوانێت بچێتە ژێر ڕکێفی جێبەجێکردنی ڕێنمایەکانی ئەمریکا دەبێت لەکوێوە دەست پێ بکات ئەگەر عێراق ناتوانێت ئەمە بکات ئەمریکا بەرامبەر ئەمە چ سزایەکی عێراق دەدا و حتمما لەگەڵ هەموو ئەمانە بابەتی کۆبوونەوەکانی شاندی حکوومەتی هەرێم و بەرپرسانی بەغدا لەسەر کۆی ئەو مەلەفانەی کە ئێستا بۆتە بابەتی وەرەقەی هاوبەش لە نێوان حکوومەتی عراق و حکوومەتی هەرێم بۆ حکوومەتی داهاتوو دەبێت ئەم گفتوگویانە سەرچی بنەمایەک بێت دەبێت داواکاریەکانی کورد لە حکوومەتی داهاتوو چۆنی مامەڵی لەگەڵدا بکرێت هەموو ئەمانە دەکەمە تەورێک و گفتوگوی زیاتر لەگەڵ میوانەکەم بەڕێز کاک دکتۆر شێروان شەمێرانی شارەزای کاروباری عێراق سپاس بۆ ئەم دەرفەتە کاک دکتۆر دەمەوێت پرسیارە جەوهەرەکە هەر بەو نەسە بیکەم ئەوەی لە کۆبوونەوەی شاندی عێراق و ئەمریکا دەربارەی نرخی دینار و دۆلار گوزەرا ئەگەری نزیک و منطقی چییە؟ ئایا عێراق دەتوانێت نرخی دینا بەرامبەر بە دۆلار جێگیر بکات لە قۆناغی ئێستادا یان دەبێت بۆ سەرۆخت و ماوەیەکی دیکە چاوەڕوان بین؟ سپاس. بسم الله الرحمن الرحیم. ئەوەی کە لە واشنگتن کرا ئەو دانیشتێکەوە کرا پێشتریش دانیشتێکێکە کرا لە تورکیا هەر سەبارەت بە ئەو مەسەلەیە بەرپرسی بانکی ناوەندی عێراقی ئامادە بوو خۆی ئەو دانیشتنی شتێکی باش بوو کرا نەک لەبەر ئەوەی کەوا دانیشتنی هەر خۆی بە خۆی باشە چوو بەڵکو لەبەر ئەوەی کەوا عێراق چاری نییە بۆیە ئەبێ بچێتە واشنگتن ئەو ترسانایان ئەو نیشانەی پرسیارانەی کەوا لەلایەن واشنگتنەوە لەسەر عێراق هەیە بۆ مامەڵەکردن بە دۆلار بە تەحدیدەن بە دینار زۆر ئەو ئیشکالێتی نییە بە دۆلار ئەوە ئەمریکیەکان ئەبێ باش عێراقیەکان ڕێی ئەمریکیەکان لەو بارەوە بزانن و بە شێوەیەکی جددی مامەڵەی لەگەڵا بکەن و تەماشای بکەن. ئایا کاریگەری ئەبێت لەسەر جێگیربوونی نرخی دینار هەتا ئێستا کاریگەری نەبووە هۆکارەکەشی بۆ چونکە بانکی فیدرالی یان بانکی ناوەندی عێراقی هەندێک دەسەڵاتی لەدەست داوە بۆ تەحەکومکردن بەسەر دینار و دۆلارە بەتایبەت دینار لە کاتێک کە دینار ئەملەیە دراو شتێکی سیادیە ئەوەی کەوا دەسەڵاتی پێوە هەیە بەسەریا بڕوتێ لە دەوڵەت ئێستا ئەگەر تەماشا بکەی عێراق ناتوانێتەوە نرخێک دابنێ بەهایەک دابنێ بۆ دراوەکەی خۆی بەرامبەر بە دۆلار کەواتە ئەمە دەسەڵاتی لەدەست داوە بە معنای ئەوەی چەند هێزێکی تری سیاسی و ئابووری هەن لە خواری بانکی ناوەندی عێراقیەوە ئەوان تەحەکوم ئەکەن و زاڵن بەسەر بەها کڕین و فرۆشتنی دۆلار و دیناری عێراقی بەرامبەر بە یەکتر ئەمە خۆی بۆ خۆی کارەساتێکە ئەگەر پەرە بسێنێ ئەوە زیاتر وەک بڵێ هەڵاوسانێک دروستە بێت و هاوڵاتی زەرەرمەندی یەکەمە بە پلەی یەک دووەم حکوومەت خۆی زەرەر ئەکا جێگیرکردنی دینار بەرامبەر بە دۆلار چەند هەنگاوێکی پێویستە یەکەم ئەو نیشانی پرسیارانەی لە ئەمریکەکانی ئەبێ عێراق بە جددی وەڵامی باتەوە جێبەجێ بکە دوم ئەبێت هەندێ ڕێکار هەنکەوە لە دەرەوەی دەوڵەت ئەگیرێنە بەر هێزە سیاسیەکان و ئەوانشکەوە بازرگانی ئەکەن ئەبێ ئەوانیش ئەوەندە فشەرەن بخرێتە سەر ببەسرێنەوە بۆ ئەوەی کەەوە بە ئارزووی خۆیان بە میزاجی خۆیان مامەڵە بە دۆلارەوە نەکەن چ لە ناوەوەی عێراق بێ یان مامەڵەکردنیان لەگەڵ وڵاتانی دەرەوەی عێراق. باشە کاک دکتۆر شتێک جێگەی سەرنج بوو من ینی لە قسەکانتە بۆ نمونە عێراق تەنها لەوەدا دەسەڵاتی نییە کە بۆ نمونە نرخی دینارەکەی بەرامبەر بە دۆلار جێگیر بکات یاخود لە بەرامبەر ئەوەشدا بەهێندەی ئەوە دەسەڵاتی نییە کە ڕۆژانە ئەو بڕە دۆلارێکە لەلایەن بانکی ناوەندی و دەخاتە بازارەوە ئایا ئەمە بەخواستی خۆیەتی یان دەبێت لەمەشدا هەر بگەڕێتەوە بۆ ئەمریکا؟ مەسئلەکە چەند ئەخەیتە بازار ئەوە بە نسبەت پێویستەتی بازار دیارە ئەمە پێویستی بە ئەمریکاوە نیە عێراق لەمەدا سەر بەخۆیە ئەمە بانکی ناوەندی خۆی ئەم بڕیارادا بە گوێرەی پێویستەتی بازار باشە کڕین و فرۆشتن و بازرگانیکردن بە تایبەت لەگەڵ دەرەوە ئەمە بۆ ئەوەیە بەڵام گرفتەکە خۆی ئەوە نییە عێراق چۆن دەسەڵاتی لەدەستداوە بەسەر دینارە ئەم تازەکی وای لێ هاتەوە هەمووی چەند ماوەیەکە بۆچی چونکە پێشتر ئەگەر عێراق بتەماشا بکەیت زیاتر لە 15 ساڵە دۆلار بەرامبەر بە 121-122 هزار دیناری عێراقیە نەجوڵاوە هەندێک کەس وای ئەزانی ئەمە
لە بەهێزی ئابووری عێراقەوەی ئەمە بەهێزی ئابووری عێراق نییە چونکە مەسلەی درا و مەسلەیەکی سیاسی نێودەوڵەتیە باشە ئەتوانەیە تەماشای تورکیا بکەی بۆ نمونە ئەمریکا چی ئەکرد بە لەیرە تەماشا بکەی چی کردو بە تومەن بۆ نمونە ئەتوانێت ئەبە و رووسیاشی والێکە ڕۆپی رووسیاشی والێ کرد ئەتوانێت ئەوە بکە عێراق ئەگەر بە یەک بڕیار لە 122 بردێ 145 ڕوون و هەمووشی ئیلتیزامی پێوە کرد و هیچ گرفتێک دروست نەبوو کەس بە 148 و 150 ئەفرۆشت بۆچی؟ چونکە لە ئەو دابەزین و هەڵبەزینە بە شێوەیەکی فەرمی لەلایەن عێراقەوە ئەوانەی کەوا بازرگانیان پێوە ئەکرد ڕێکاری قازانجی دەرەوەی ڕێکاری فەرمی هێشتا لە بەردەستیان نبوو واتە کاتێکەوە حکوومەت بە 145 بۆ نمونە پێی ئەدان ئەوان هیچ مەناعەتێکیان نەبوو ئەیان فرۆشت ئەیاندا بە ئێران بە تورکیا بە هەر وڵاتێکی تر بە 146 بە 144 بە 47 گرفتیان نەبوو کاتێ ئەمریکا ویستی ئەم ڕێگان لێ بگرە اینجا گرفت دروست بوو کە گرفت دروست بوو ئەوان لەبەر ئەوەی کەەوە قازانجەکەی خۆیانیان لە دەست نەچێ باشە پابند نابن بە بڕیارەکەی عێراقەوەکەوە تەنانەت ئێستا کردوێتی بە 132 پابند نابن بەوەی بۆیە ئەبێ ئەیانەوێ هەمیشە ماوەیەکە بێ شتێکە بێت 15,000 دینارێکە بێ بۆ ئەوەی ئەوان بتوانن یاریتیا بکەن و قازانج بکەن ئەمە کەواتە لە ئەساسا ئەوان تەحکومیان کردو کاکتۆر ئیرادەکە ئەوەندە بەهێزە یعنی حکوومەتی عێراق و تەنانەت ئەمریکاش نتوانێت ئەم بابەتە یەکلا بکاتەوە توانێت بیان خنکێنی ئەوە تا بەڵام ئەمریکا لە ڕێگای هەندێک ئجراعات هەیە ئەو ئجراعاتە ئەبێت لە ڕێگای دەوڵەتی عێراقیەوە بکرێت ئەمریکا ئەتوانێت سزای هەندێک بانک با بۆ نمونە تەحویلاتیان بۆ ناکات چونکە ئەبێت دۆلار بچێتە نیویۆرک و بگەڕێتەوە یان هەندێک گرفتیان بۆ دروست ئەکات لە سیستەمی نێودەوڵەتیە بانکی فیدرالی ئەمریکی و سندوقی نەقدی دەولی گرفت دروستەکە بۆ بانکەکان بەڵام لە کۆتاییە ئەبێ عێراق ئەو ڕێگایە بگرێت یعنی ئەبێ ئەو کەلەبەرانەی کەوا ئەو جۆرە کەسانە بەتایبەت حزبی سیاسین ئەوانە و لە ڕێگای حزبەکانیانەوە بازرگانی ئەکەن یان ئۆفیسی ئابووریان هەیە ئەبێ عێراق ئەو کلێنانەدا بخە کاکتۆر عێراق بەم حاڵی ئێستاوە دەتوانێت بکات عێراق مشکلەکەی ئەوەیە و ئەزانم لە یەکێ لە دانیشتەکانی ئەم هەفتە دڕۆژەی ئیدارەی دەوڵە بەتایبەت هاوپەیمانی شیعە سوودانی بەڕاستەوە خۆ پێوتون ئەگەر واز لە سپیکردنەوەی دۆلار نەهێنن ئەوە حاڵمان خراپە بێت لە داهاتووە بۆچی چونکە ئەوان ینی نەخێر ئەو جۆرە کەسانی عێراق دەسەڵاتی نیە ینی کابرا یەک بانکێکی داناوە تۆ ناتوانانی دای بخەی عێراقم مەبەستە ئەگەر دای بخەی ئەو خۆت لە ئەبا لە پۆستەکەت ئەوەنە دەسەڵاتی هەیە چونکە دەسەڵات لە عێراق پارچە پارچە و کردکرد بۆ ڕۆژاران نییە ئەوانە دەسەڵاتیان هەیە بتەوێ و نەتەوێ ئەچێت لە ئێران 100 ملیۆن تمەنە هێنێ بۆ نمونە لێرە ئێکا بە دیناری عێراقی لە بازاری دۆلارەکە ئەچێت لە بانک ئەو حسەیەکەوە هەیەی دۆلاری پێ ئەکرێ بەو پارەیە دۆلارەکرێت دۆلارەکە باتەوە بۆ کوێ بۆ ئێران ئەداتەوە بەتمن بەڕۆچێت بە فاتورەی ساختە کەوا بۆ نمونە لە بانقێکی ئێرانیان بازرگانێکی ئێرانیان هەتەنانەت حکوومەت تورکیا هەر شوێنێکی تر فاتورەیەکی وەصلێکی تەزویری بۆکە بایی 100 ملیۆن تمەنە ئەوەنە شتم کڕیەوە بەرامبەر بە 50 ملیۆن دۆلار بۆ نمونە 50,000 دلار هەر چەندە ئەوەیە ئەو دۆلارە ئەبا ئەسڵن شتەکەی نەکڕیەوە شتەکەی نەهێناوە بەو شکلە پارەکە باتە دەرەوە ڕقم حسابێکە و هیچیکە هەرەوەندەیە وەهمێک باشە ئەمە عێراق ئەبێ ئەمە دابخە ئەبێ ئەم ڕێگەیانە دابخە ئەمە نەک ئەگەر ئەمریکاش قسە نەکا ئەبێ عێراق خۆی بۆ خۆی ئەم ڕێگەیان کاکتۆر بۆ نمونە گلەیەکانی ئەمریکا بە دیاریکراوی تەنها لە عێراقە یاخود لەپاڵ ئەمەشدا ئێمە گوێبیستی ئەوە دەبین کە چەند دەوڵەتێکی دیکەش هاوشانی ئێران پارە لە عێراق بۆیان دەڕوات پارە بردن دوو جۆرە هەندێکیان بە بازرگانی حقیقەتە باشە هەندێکیان ساختەیە ئەوەی کە پێدەوتسپیکردنەوەی دوونەچێ بۆ دەرەوە ئەچێ ئەوەی سپیکردن بێ بە پلەی یەکەم لە لوبنانە بۆ لوبنانە بۆ ئێرانە لەوانەیە بەشێکی تورکیاشی تیا بێ بەڵامێکی تورکیا زۆر پێویستی بۆ مەسئلەیە نییە ینی ئەمە سیاسەتی تورکیا ئەوە نییە کەوا بەسەر عێراقەوە خۆی بژێنێ چونکە ئابڵۆقی دۆلاری لەسەر نییە ئەمە یەک دوو یۆرۆش لە تورکیا مامەڵی پێوە ئەکرێت چونکە تورکیا زیاتر مامەڵەکردنی لەگەڵ ئەوروپایە یۆرۆش تورکیا مامەڵی پێوە ئەکرێ ئەمە مشکلەکە خۆی لێرایە ئەمریکاش قسە نەکە ئەبێ عێراق خۆی ئەو کەلەبەرانە دابخە ینی ئێستا تۆ دۆلار ئەفرۆشی بە 130
لە بازار ئەیا بە 150 نابەرامبەرێکی زۆرە. باش عێراق لێرە لە باشە. 145 هێنا 130 کەواتە لە هەر 100 دلار 15,000 دینار دەوڵەت زەرەرەکە وایە لە هەر 100 دلار 15,000 دینار زەرەرەکە ئەمە ڕۆژانە بیکە بە 100 ملیۆن دلار 200 ملیۆن 300 ملیۆن دلار عێراق چەندە زەرەرەکە لە خەزیێنەی خۆی ئەمە زۆرە لە بەرامبەر هەموو ئەم زەرەرانە ئەبێت تۆ دلار دابەزێنیتە بازار یعنی ئەگەر جاران کە ئەمە شاوکێشەکە هاوسنگ ناکاتەوە ئەمە جاران تۆ باشەخۆرە 100 دلاری هەبوایە ڕوونە 145,000 پێ ئەدا ئێستا ئەبێ 145 ئەبێ 145 پێ بێ اینجا 80 دلارەکە 90 دلارەکە ئەگەر بتەوە 100 دلاری پێبێ ئەبێ لە خەزیانەی دەوڵەت تاویزەکەی بۆ بیتەوە نەک لەوەی کەەوە ئەملەی دلارەکە هەیە یعنی حکوومەت ئەلێرا زەرەرەکە تۆ تەسەوڕ بکە ئەگەر بەم شکلە بڕوە تا 4-5 ساڵیکە ئەو دلارەی لە خەزیێنەی هەیە لە بانکی فیدرالی ئەبێ عێراق هەموو چی لێ بکە بێنێتەوە بۆیە ئەڵێن لە سەردەمی کازمی کاتێ دلاری بردە 45 هەموو قازانجی 25,000ەکە کە تقریبان 17 دلاری ئەکرد هەمووی لە خەزیێنە کۆی کردوێتەوە بەوە ئێستا عێراق ئەڵێن دراوی ئەحتیات 115 ملیاری هەیە ئەو گەشەسەنەیەکەوە کازمی ئەوت کراوە بەشێکی ئەمە بوو پارەکە ئەچۆ لێرە عێراق لەوێ شەزەرەکە بۆچی چونکە ئەوانە پەیوەندیان بە ئەو جۆرە بازرگانیەوە هەیە ئەیکەن ئەمریکا ئەمەی قبول نییە بۆچی چونکە ئەمە ئەڵێ من لەلایەکەوە دلاری منە لەلایەکەوە من حیسارم خستۆتە سەر ئێران من هاوکاری تۆ ئەەکەم گرفتی عێراق لێرایەت لەکوێیە عێراق ئەچێت لە ئەمریکا ئەپارێتەوە هەتا ئێستا ئەم شەفاعەتە بۆ ئەوەیە نرخی دینارەکەی بەرزکاتەوە یاخود بۆ لێخۆشبوونەکانی ئەمریکایە بەس بۆ لێخۆشبوونەکەیان بۆ ئەوەی کەوا لێ خۆش بێت و گرفتی بە دروست نەبێت نەک لە بۆ ئەوەی کەەوە بارودۆخ ئەمە قەناعەت بە ئەمریکا دەکات ئەمریکا هەتا ئێستا قەناعەتی نەکردو ئەڵێن دانیشتەکە باش بووە بەڵام باش بووە بە ئەتیباری ئەوەی وتێتی ئەوە بکەن ئەوان ئەڵێن ئەمە ئەکەین عێراق هەتا ئێستا گرفتی ئەوەیە ئەڵێ ئەمریکا ئەمە بارودۆخمان وایە ناتوانین ئیسیسنەیەکمان بۆ بکەن لەگەڵ ئێرانە ئەوەمان پێ ناکرێت ئەمریکا بۆ نمونە عێراق دەوێت ئەمریکا لی خۆش بێ یا خۆ دەبێت سەرۆخت و ماوەیەکی پێبا بۆ ئەوەی ئەو ڕێونمای ڕێکارانەی کە ئەمریکا مەبەستێتی عێراق بە تەدریجی ئەمە چارەسەر بکات خۆی ئەو ئەوێت ئەمریکا مۆڵەتی بە باشە گڵۆپی سەوزی باتێ و بەو شکلە مامەڵە بکە بەڵام بەم تعبیرە ناڕاتۆ کە بتەوێت سیاسەتێک بکەی یان کەسێک قایل بکەی ئەبێ هەر ئەو قسانە بکەی بڵێ ماوەم بە بۆ کارەبا عێراق ئەوێت بۆ نمونە گاز لە کارەبای بۆ کارەباکەی خۆی لە ئێرانە کڕێ ئێران بە گوێرەی ئەو ئابلۆقەیەکەوە لەلایەن ئەمریکاوە لەسەر ئێرانە ئەمە نابێ بکرێ بەڵام دوو جارە ئەمریکا ئیسیفنا ئەدا بە عێراق بە ئەوەی کەەوە مامەڵەی گاز لەگەڵ ئێرانە بکە و پارەی باتێ لەبەر کارەبەکەی عێراق لەسەر داواکردن بەڵام پرسیارەکە ئەوەی ئێستا ئەمریکەکان ئەڵێن ئەمە تاکەی ئێوە ئەمە سیاسەتێکە ئێران لەگەڵ ئێوە بەکارێنێ ئێوە خۆتان بەکارێنن بۆ ئێرانەکان لەبەر ئەوەی کەەوە هەروە بەردەوام بێ هەتا ئەو ئابلۆقەی لەسەرێتی بشکێ ئێوە دلار برن بۆ ئێران پارە برن بۆ ئێران و ئەمەش فشارێکە ئێرانەکان و دۆستەکانی ئێران لە ئێوەی ئەکەن بۆ ئەوەی کە کارەباکەتان چاک نەکەن کەواتە کاکتۆر ئەڵێن یان دەتوانین بڵێن بەشێکی دیکەی گومانەکانی ئەمریکا لەوەیە کە ئەو فشارانەی کە ئەمریکا بە ماوەکانی ڕابردوو لەسەر ئێران دایناوە لە ڕووی اقتصاد و ئابوووریەوە جێگەی خۆی نەگرتووە بۆیە یعنی بەم ڕادەیەتە ناو مۆزەعەکەوە قەناعەتی هەیەکەوە عێراق پابند نەبووە پێوەی شکان دوویەتی ئەوە خاڵێکە ئەمریکیەکان ئیتر ئەم سەفیرەی ئێستای ئەمریکا کە ئافرەتێکی لێهاتوو بەتوانایە ئەم ئیشانە زیاتر ئەم کردی ڕاستە لە ماوەی ڕابردوو خەزانەی وەزارەتی خەزانەی ئەمریکی تەدەخلی کێرەهاتە ئێرە لەگەڵ سوودانیا دانیشت ئەمانە بەڵامێکی ئەم سەفیرەی ئەمریکا بەتوانایە و ئەوی شەکەوە ئەم حاڵەتانەی دروست کرد نەک بە ئەتیباری ئەوەی کەەوە ئەو دژمناتی عێراق بکە ئەو ئێوێ بە تەواوی نوێنەراتی ئەمریکا بکە لە عێراقا و ئەو دانیشتنی لە واشنگتۆن بوو لێرەوە ڕۆشتۆتەوە بۆ واشنگتۆن لە دانیشتنەکانە بەشداری کردووە ڕوونە ئەنی کەواتە ئاگاداری هەموو وردەکاریانەیە کە لە بازاڕی معلوماتێکیان دراوە حواڵەی عێراقدا دەگوزارێت معلوماتێکیان لایە چ لە بەغا چ لە کوردستان نسبەتی ئەو دۆلارێکەوە ئەچێتە دەرەوە بە شێوەیەکی نایاسایی چەندە باشە و بۆ کوێش ئەڕوات
بۆ ئەمریکا توانێت ئەم فشارە بکات چونکە نەک لە بەرەوەی کە تەنها دۆلار ئەمریکیە بەڵکو لەبەر ئەوەی کەەوە ئەبێ بچێت لە نیویۆرکەوە ئەو پارە تەحویل بدرێ و ئەو پارەی عێراقیش لە مشتی ئەمریکایە لە چنگیەتی ینی کەواتە بەبێ ڕەزامەندی ئەمریکا عێراق ناتوانێت ئەو پارەی کە لە خەزێنەی ئەمریکا هێتی ڕای پێشێ نەخێر ئەمە لاوازی نییە بۆ سیادە و سەروەری عێراق سیستەمی نێودەوڵەتی بەو شکلەیە بە تایبەت بۆ عێراق کاگوتە تەنها بۆ عێراق وایە بۆ وڵاتانی دیکەش ئەمریکا ئەتوانێت لە ڕێگەی دۆلارەوە ئەوە بە هەم وڵاتی بکە باش کەواتە کاک دکتۆر ئێستا بۆ نمونە ئەگەر عێراق لە باشترین و خراپترین حاڵەدا ئەگەر پابند نەبوو بە ڕێکارەکانی ئەمریکا لەسەرم بابەتە چی دەبێت یان لایەنی کەم ئیجراعاتەکان بەکوێ دەگات بە قەناعەتی من ئەمریکا سزای عێراق ئەداوە ئەم بارودۆخشکەوە ئێستا هەیە چاک نابێ هەتا تەمەڕوتکردنی عێراق لەسەر بانکی فیدرالی ئەمریکی باجەکەی قورس ئەبێ لە ڕووی سیاسیشەوە لە ڕووی ئابووریشەوە باشە ئەو رووسیا گەورەیە ئەمریکا بەرامبەر بە ڕوپێ پۆتینی هێنایە گریان ڕوونە بۆچی چونکە ئیتر سیستەمی بانکی ئەوە چەندەها 100 ساڵ زیاترە چەندێکە لەو کاتەوەی کەەوە هەیە بەم شکڵەیە دۆلار حاکمە خۆ ئێستا هەندێک دراو هەیە لە دۆلار قیمەتی زیاترە دۆلاری کەنەدی لە دۆلاری ئەمریکی بەهای زیاترە ئێستا لە بازارە یۆرۆ لە دۆلاری ئەمریکی بەهای زیاترە حتمما بەڵامێکی سیاسەتەکە وایە تازە دەرچوون لە ژێری قورسە ناکرێت ئەوە تا رووسیا هات سێرگی لاڤرۆڤ هات لە هەفتەی ڕابردوو داوای لە عێراق کرد کەوا با بە ئەملەی نیشتیمانی مامەڵە بکەین یعنی ئێوێ کە رووسیا ڕوپێ با بە عێراق و عێراق دینار با بە رووسیا ئێ باشە عێراق ڕوپێ چی لێ بکە دوایی هەر ئەبێ شتێ بکرێتەوە بچێتەوە بە رووسیا شتی پێ بکڕێت لە چوارچێوەی سنووری خۆیان بێت وانە ناتوانێت مامەڵی لەگەڵا بکە ئەی خۆ تۆ لەگەڵ تورکیا چی ئەەکەی لەگەڵ سینا چی ئەەکەی لەگەڵ ئەمەڵێت ئەبێت دراوێکی یەک هەبێ یەک دراوی تۆ مامەڵی لەگەڵا بکەی ئەوەش بریتێ لە دۆلار ئەمە سیستەمێکە بەڕاستی سیستەمێکی جێگیرە بەڵام شتێکت پێ بڵێم من ماوەیەک لە مەغریب ژیاو لە مەغرب ویستۆرن یونیۆن هەیە بۆ نمونە تەنها پارە وەرئەگرێ بۆ ناوەی مەغریب نایێنێتە دەرەوە ئیجازەکەی وا درراوە مۆڵەتەکەی لەلایەن دەوڵەتی مەغربیەوە وا درراوە بۆ بێژگە لە ویستۆرن یونیۆن هیچ ڕێگایەک نییە تۆ بتەوێ پارات لە مەغریبەوە تەحویل بکەی بۆ دەرەوە تەنها بانکی حکوومەت نەبێ بانکی فەرمی ڕسمی تەحویل ئەمە نییە ئەمە جیایە بە شخصی من شتێ بم بە جەنابەتیان جەنابەت بە من بڵێ ئەمەم کە ڕۆشتیتەوە ئەمە بۆ بە بەدەست فڵان کەسەوە بۆ نمونە کاش ئەمە نا باش بەڵام تۆ بتەوێت لە ئۆفیسێکەوە لە نووسنگەیەکەوە پارە بنێریت بە وڵاتێک لە مەغریبان نییە ئطلاقن ویستۆرن یونیۆن هەیە لە ئەوروپا بەم ڕۆژێ ملیۆنە دلار وەرەگرێ ملیۆنە یۆرۆ وەرەگرێ بەڵام ناتوانێت 1 یۆرۆ بنێریتە دەرەوەی مەغرب ئەمە کێشەی بۆ ئالوگۆڕی بازرگانی و لایەنی اقتصادی مەغرب دروست نەکردووە بۆچی چونکە تۆ لە ڕێگای بانقەوە حسابی بانقی پارە تەحویل ئەەکەی بۆ ئەو کەسێک کەوا شتی لێ ئەکری ئەگەر بتەوێت بە تەحویل بێ هیچ گرفتێکی نییە مادەم یاساییە هیچ گرفتێکی نییە بۆچی و ئەمەش نییە بازارێکە بێ بازارێکی دراو بڵێ تۆ بچەند بە ئارزوی خودکەوە بێ بەڵام کاک دکتۆرمە بۆ وڵاتێکە بێت کە سیستمی بانکی تیا کارا بێت و سویفت ئەوەی کەوا ئێستا لێرە باسی لێواشێ من سەرم سوڕەمەنە سو لە زوویەکەوە ئەم سیستەمە هەیە ئەم سیستەسە لەگەڵ هەندێک وڵاتە مامەڵە بکە جەنابەت بانکی ڕاستەخۆ بە ئیمێل سویفتت بۆیە پێش ئەوەی بچیتە بانک ڕوونە بە ئیمێلەکەی خۆت سویفتەکەت بۆیە ئەڵێن بەم سویفتە تۆ ئەوەنە پارەت بۆ تەحویل دراوە ئەگەر ئەو سویفتە قبوڵی نەکە یان ئیشکالیتێکە بێ پارەکە گەڕێتەوە نایبوت هەر لێرەوە ئەیگەێڕنەوە بەدەست خۆیان نییە ئەمە ئێستا لە عێراقا ئەیانەوە ئیشی پێ بکەن ئەمە شتێکی کۆنە ئەمە زەبط ئەکا ینی تۆ کاتە لە بەرژەوەندی عێراق کاک دکتۆر بچێتە ئەم چوارچەوەی ئەم سیستەمە ئەلکترۆنیەوە وەک دەوڵەت لە بەرژەوەندی عێراق ئەستن ئەمە خزمەتکردنە بە عێراق تۆ شتێک ئەکری لە تورکیا باشڵ نییە بەدەسییان بێ لە بازارەکە بە نەفرێکە لە سەرا بۆ نمونەیان لە هەولێرکی پێڵێن شێخەوڵایە نازانم ئەو بڵێ ئەم 200,000 دلارە ئەمە فلان دەبینێرە بۆ فلانە شوێن شتیوان نییە تۆ تورکیا دەوڵەتێکی پێشکەوتووە لەگەڵ جەنابتەم بازرگانێک مامەڵاکە حسابیت لا هەیە تۆش حسابت هەیە لەوانێ هەر لە تورکیا بێ حسابت هەبێت بۆ نمونە پارە تەحویلەکەی بۆ حسابەکەی خۆت بۆ تورکیان تەحویلەکەی بۆ حسابەکەی ئەو بە ئۆتۆماتیکی بۆی ئەچێ ئەمەی لێرە ئەکرێت ئەمەی لە عێراقا ئەکرێ ئەمە بازرگانی کردنە بەدراوەوە نەک ئاڵوگۆڕکردنی درا
یعنی بووە بە شمەکێک بۆ بە کەرەستەیەکەوە بازرگانی پێ ئەکرێ لە وڵاتێکەوە بە وڵاتێکی تر دزی لێ ئەکرێ دزی لێ ئەکرێ خیانەت لە کۆتاییە میلەت زەرەرەکە دەگەت دەوڵەت باش دێمە سەرەوەی کە ئەمە وەکو بۆ هاوڵاتی ئاسایی چی زیانێکی دەبێ بەڵام پێشەوە کاک دکتۆر بۆ نمونە بابەتی ئەم جێگیر نەبوونی نرخی دینارە بەرامبەر بە دۆلار ڕەهەندێکی دیکەی ئەوەشی نییە بۆ نمونە ئەوەی کە لە مەزاد و لە بازاڕی ڕۆژانەی هاوڵاتیاندا دەگوزەرێ وەلایەنە دەروونەکەی خەڵکیش تەحەکومە بابەتەوە دەکات ئەمەش ڕەندێکی دیکەی بابەتەکە نییە بەڕای بەڕێزت ئەوە ئەمێنێتەوە سەر ئەوە ئاسەوار و لێکەوتەی باشە ئەو جۆرە مامەڵەیە ئەگیرا من وتم تەنها دەوڵەت زەرەرەکە لە خەزێنەی ئەڕوا ینی تۆ پێویستیت بەوە هەیە 300 ملیۆن دلار ئەخەیتە بازار ئەزانی ینی چی 300 ملیۆن دلار باشە لە کاتێکە پێویستی ڕۆژانەی عراق 180 ملیۆن دینارە قەی باشە تۆ چ پێویستت بە ئەمە هەیە ئەمە بۆ هەڵی ناگری ینی وڵاتان خواخۆیانە 100 ملیۆنیان بینێتەوە لە مانگیەکە هەڵی بگرن بە ئەوی لە ساڵێکە ملیارێ کۆ بکەنەوە باشە بەڵام کاکتۆر ئەمە بۆ ئەو بۆ نمونە لانی کەم نرخی دینا بەرامبەر بە دلار جۆرێک لە هاوسەنگی پێوە دیار بێ ئایا ئەمە ڕێگەیەکی سەرکەوتوو بوو بۆ خۆ ئەگەر بینیمان ئەو 300 ملیۆن دیناری کە پێنجشەمە ڕابردوو خرای بازارەوە فعلا دوای ڕێک دلار زیاتر نرخەکەی بەرز بووەوە دۆلەت گران بوو بۆ چونکە من لە سەرەتایە وتم عێراق دراو شتێکی سیادی سەروەریە نابێ دەستی لێبەر با نابێ لە دەستی دەربچێت باشە لە دەستی دەرچوو ئێستا شتێک لوبناان لیرەی لوبنانی بەڕەسمی 150,000 دلار بەفەرمی لە بازارە ئێستا 6 ملیۆن و شتێک تەماشا بکە بزان چەنە فەرمی 150,000 بۆ 6 ملیۆن بازار مە دەوڵەت چە نەزەرەکە ئەی خەڵکیش چە نەزەرەکە چۆن ئەڵێم ینی نەفەر هەبووە ئەڵێ بۆ نمونە من مانگی 2 ملیۆن لیرەم هەبووە پێش ئەم قەیرانە ئەم 2 ملیۆن لیرە 1800 دلارەکە 1850 دلارەکە لە مانگیەکە باشە ئێستا 2 ملیۆن لیرە وەرەگرم 80 دلارەکە یعنی کابراەک لە 1850 دلار موچەی مانگانەی کە چۆتە بازار بۆ شتکڕین ئێستا 80 دلار ئەچێتە بازار بۆ شتکڕین نابەرامبەرێکی زۆر زۆرە ئەمە ئەوە وای لێ کردووەکەوە ئێمە ئەبێن نهێڵی بگاتە ئەو حاڵەتە هەندێک ئەڵێن ئێمە نەوت ئەفرۆشی ناگاتە نزیکە بگەین بەم حاڵەتە ئێمەش کاک دکتۆر وارە دەمەڕووبات ئەگەر ناگاتەوە باشە بەڵامێکی کارێکت پێەکە ئەزێتت ئەدا ناڕەحەتت ئەەکە یعنی ئێستا بۆ نمونە تۆ کەواکە تۆ 1 ملیۆن دینار موچەکەتە ئەو ملیۆن دینارە 600 دلارەکە باشە ئێستا ئەو ملیۆن دلارە کە هاتە 500 دلار کە تۆ ئەچیتە بازار چیت پێ ئەکڕێ بۆ قیاسن بۆ پێشوو حتمان بەهاکەی کەمترە ئەمە زەرەرەکەی لێرایە یعنی وەک ئەوە وایە حکوومەت ئەڵێن پاشەکەوتەکەیان موچەکەت نابڕێ بەس ئۆتۆماتیکان لە 130 بەهای موچەکەت ئەڕوات کاک دکتۆر بۆ یعنی بۆ ئەوەی ئەم بەهای موچەی ئەوەندە دانا بازێەوە کاریگەریەکەی لەسەر چینی موچەخۆر و خەڵکە عامەکانی کەمتر ببێتەوە هەندێک لە شارەزانی ئابووری لە دوو کاوەنەدا پێشنیاریەوە دەکەن کە حکوومەتی عێراق موچە بە دلار بات ئەمە دۆخەکە باشتر دەکای خراپتر موچە بە دلار باشە ئەوە موچەی بە دلاردا باشە ئەو هەموو دلارە ئەخەیتە بازار دلار ئەبێ چی لێ ئەخەیتە بازار باشە بەڵام هیچ وڵاتێک هەیە لە دنیا بە وڵاتی بە دراوی وڵاتێکی تری ئەجنەبی بێگانە موچەی هاوڵاتیانی خۆی بە تۆ ئەم قسە ئەبێت چۆن بکرێ ئەسڵەن یانی باشە یعنی معقولە تۆ ئێستا ببی بە دەوڵەتی کوردستان بەی بڕۆی بە تومەنی ئێرانی معاش بی ڕوونە ئەمە قورسە ئەمە داوایە کە هین نییە جێگیر نییە پاشان تۆ ئەم دۆلار ئەخیتە بازار خۆ بەدەست تۆ نیە ئێستا ئەو قەیرانی هەیە لەبەر نەبوونی دۆلار نییە لەبەر شێوازی مامەڵەکردنە بە دۆلارەکەەوە ڕوونە تۆ مامەڵەی شێوازی مامەڵەکردنی بنکیت لەگەڵ دۆلارە بگۆڕە خۆیەتەوە جێگای خۆی بەڵامێکی تۆنەی گۆڕی
دوو کەس من ئەهەمی وتم دوو جێت زەرەرەکەن هاوڵاتی لەگەڵ دەوڵەت هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی نائینسانیەتی هەندێک بەرپرسە هەندێک ئەوانێکەوە بازرگانی ئەەکەن ئەمان تۆ بتەوێ وڵاتانی دراوسێ هاوکارت بن بۆ ئەوەی کەەوە قیرانە دروست نەبێن نا وڵاتانی دراوسێ ئەتخوا ئەکەواتە ینی ئەو چاوەڕانی منطقی نییە لە وڵاتانی دراوسێک کە لە قۆناغی ئاوادا دەستباری عراق بن بۆ تێپەڕاندنی ئەم قەیرانێکە دروست بووە دراوسێ ئێستا باشە بەرژەوەندیان لە بەدایە کاگتۆر ئێران تۆم ڕۆژی 5 ملیۆن دلاری بۆ بنێری چ مەجبورە تۆ لە چیە حتمما جا پرسیارەکە ئەوەیە چ مەجبورێکە بیل لە تۆ بکاتەوە ئەبێت تۆ خۆت خزمەتی خەمی خۆت تۆ خۆت غەمی خۆت بخۆی ئەخر حکوومەتی عراق لە کاتێکدا ئەم قسەیە دروستە کە ئەو قووەتە هەبێ ئەم قووەتە هەیە لە ئێستادا ئەگەر جورئەتی بێ ئەتوانێ بەڵام ئەتر باجی باش ئەتوانێت ئێستا هەندێ بانکدا بخە یان ئەوەی کەەوە ئەمریکا ئەیکا ڕێ لێ نەگرێ باشە کاکتۆر ینی بۆچینی هەرە نزیک و منطقی چییە بۆ بابەتی نرخی دینار بەرامبەر بە دۆلار بۆ ڕۆژانی داهاتوو هەر ئەوەیە ئەبێ بڵێن هەندێک ئیجراعات هەیە یان ئەبێ ئەمریکەکان جارێکێکە بڵێن عێراق چێکەی بیکە بە ئارزووی خۆت کە ئەمە قورسە نازانم ئەمە یەک دوو یان ئەبێ عێراق هەندێک ئیجراعاتی تند هەیە بەرامبەر بە هەندێک بانکی وەهم بە مامەڵە لەگەڵ دەرەوە ئەکەن باشە ئیجراعاتی توندیان لەگەڵا بکە ڕێگەیان لێ بگرێ ڕێگەیان لێدا بخا کە ئەوەی کرد و ئامادە بێکەوە باجیش بە کێ باجێدا حکوومەتم مەبەستە یعنی ئێستا ئەکرێ بازاری دۆلار دابخرێ بەڵامێکی بانک خۆی بێ دا ئۆفیس بکاتەوە بۆ نمونە بە سیاری حکوومەت بە سیاری ئێستا ئەڵێ بە هێڵی ئەفرۆکەوانی عراقی ئەچی بۆ ئێران بە 250 دلار ئەتوانی بە پارەی عێراقی بی بە سیاری ڕسمی نەک بێ لە بە سەوسی نەک بێ لە بازار 250 دلار بکڕی بە 150 ئەچیتە هێڵی فرۆکەوانی عێراقی بە سەوسی چەند دلار ئەوە نایکە 200,000 ینی 50 دلارێکی فەرقە 50 ئەم جۆرە ڕێکارانە ئەمانە باشن بەڵامێکی لە کۆتایە چارەسەری ناکە یەکێک لە خاڵەکانی ڕێکەوتنی نێوان هەردوو لایش ئەوەیە کە بۆ نمونە ڕێگە لە چوونە دەرەوەی دۆلار لە سنوورەکانی عێراقەوە بگیرێت ئەوە ناگرێت ئەرسی کۆڵبەر هەیە پڕی گونیەکە باتوە چێتەوە دوو وە نییە تۆ لە فڕۆکەوان لە فڕۆکەخانە ڕێگای لە ئەگریان لە مەرزەکە کەواتە بانکی ناوەندی بەرپرسیەکەمە لەم بابەتە ئەبێ بانکی ناوەندی لەگەڵ هەندێک بەرپرسی عراقی بە پلەی یەکەم بانکی ناوەندی ئەوانشکەوە کابراایەکەوە بەس بە ناو لە ماڵەوە دانیشتۆ بانکێکیان بۆ دروست کردەوە و پارەکەی بەناوی بانکەکەواتە چۆ پێکرێ ئەبێ بانکی ناوەندی عراقی ئیجراعات لەگەڵ ئەو جۆرە حاڵەتانە بکە مەسئلەکە ئێرە بە تەنها ئەمریکا نییە ڕوونە هەندێک خەڵک بەغەڵت تێگەیشتۆ ئەمە دراو شتێکی نێودەوڵەتیە ئەشتی و سەروەری وڵاتیشە ئەبێت تۆ بزانیکەوە چۆن مەمەڵی لەگەڵاکەی لە زۆر وڵات ئەڕۆی ئەتەوێت 100 دلار بگۆڕیتەوە لەوانەیە دوکانێ بۆت بگۆڕێتەوە شتێ بکڕی ئەمانە بەڵام بتەوێت 10,000 دلار بگۆڕیتەوە یان 1000 دلار کەس بۆت ناگۆڕێتەوە بێ بچیتە بانک ئەبێ بچیتە بانک و ئەمەش ڕێگا لە تەزویر ئەگرێ ڕۆنە ئەمە ڕێگا لە تەزویر ئەگرێ تۆ باتۆی نەفرێک یە لەو دیەوە 10 ملیۆن دینارت پێدا کێ زەمانەتی ئەوە یەکەکەوامە تەزویر نییە ئەگەر لە فەحسی جیاز دەرچوو ئەگەر لە بانک هێنات بەوەسڵ کە بانک ئەداتێ بە ڕقم ئەداتێ ئەو کاتە تەزویر دەچیت و ئەتوانی بە کوێ بڕۆی ئەزانی بە کوێ بڕۆی بەس ئێستا نازانم بەڵام قسەیە بۆ مەبلەغ و ڕێژێکی زۆری بڕی دۆلار ڕاستەکە دوتۆر بۆنە هاوڵاتێکی سادە کە چەند دۆلارێکی پێ چەند 100 دلارێکی پێە ئەوە گرفت نییە ئەوە هەر زۆر گرفت دروست ناکات لە شتکڕینانە باشە بەڵام ئەو هاوڵاتیە 100 دلاری پێ لە باتی ئەوەی کەەوە بایی 100 دلار شت بکڕێ ئەچێتە بازار قیمەتی 90 دلاری هەیە ئەلەویا ئەویش زەرەر ئەکا حتمما باشەوەکو دوایین پرسیارکە دکتۆر ئەگەر بۆ نمونە بانکی ناوەندی ڕێکار و ئیجراتەکانی ئەمریکا وەکو خۆی جێبەجێ نەکا و دۆخەکە بۆ ماوە سەروەتێکی دیکە ئاوەها درێژەی هەبێت ئەمریکا سزای چی عێراق دەدا بۆ نمە چه مامەڵە دەکات لە قۆناغی داهاتوو لەگەڵ عێراق ئەو ئیجراتانە چیەکە دەگونجێ لەگەڵ عێراقدا بیکات ئەمریکا وەزارەتی خەزانەی ئەمریکی لە هەندێک حاڵەتە دەوری یان ڕۆڵی و وەزارەتی جەنگە بینێت بەبێ ئەوەی وەکەڵێن یەک ساڕۆک بتەقێنە هەر بە دوگمەیەکی
لە ناو بەنکی فیدراالیا ئەتوانێت تۆ لێرە سەرگەردان بکە. ئەو دوگمەیە چی ئەگەر ینی وەکو نمونە ینی ئێستا بۆ نمونە هەچی داهاتی نەوتی عراقی بە دۆلار نییە حتمما ئەبێ بچێتە ئەمریکا لە پێشە. ڕاست باشە ئەو ئاوا لە چنگایەتی ئەتوانێت بینێری ئەتوانێت نینێرێ. ئێستش وابزەم 12 ملیارد دلاری ئێرانی لە بانکی ئەمریکایە حەجزە ناتوانێت بباتەوە بە ئیتیفاقی سیاسی نەبێت. بۆ سیستەمی نێودەوڵەتی مامەڵەکردن بە ئابووری و بە درا و بە دۆلارەوە ئاوایە. تۆ ئەتەوێت تەمەڕودی لێ بکەیت ئەو ئەگەر چاوپۆشی لێ بکە ئەوە باشە، ئەگەر چاوپۆشی لێنەکە ئەتخینکێنێ لە ڕووی یاسای نێودەوڵەتی و ئەمریکا دەستی وەڵای لەم بابەتە. ئەمریکا بە سیاسەتی خۆیەتی باشە و مادەم ئابووری لەسەر ئێرانە یان لەسەر هەر وڵاتێکی تر ئەتوانێت ڕێت دراوی خۆم و لە وڵاتەکەی منەوەچێ. زۆر سپاس بۆ دکتۆر شێروان شەمێرانی شارەزای کاروباری عێراق، سپاس بۆ ئامادەبوون، سپاس بۆ ڕوونکردنەوەکانت. دووبارە بەخێر بێت. بینەرانی بەڕێز و خۆشەویست تەورێکی دیکۆ بەنامەیەکی دیکە بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەن.